السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. سپاس و ستایشی نەبڕاوە و بەردەوام بۆ پەروەردگاری جیهانیان. سەڵات و سەلام بڕژێت بەسەر سەرداری مرۆڤایەتی محەممەد مستەفا صلی الله عليه وسلم، یار و یاوەرانی تاوەکو ڕۆژی دوایی ئامادەبوانی بەڕێز. یاخوا بەخێر بن سەر چاوانمان. دەستپێکی ئاهەنگەکەمان دەست پێ دەکەین بە خوێندنەوەی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن قوتابیانی بەشداربووی پێشبڕکێ محەممەد وەلی و باران بژار با بفەرموون. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ولله ما في السماوات وما في الأرض وإلى الله ترجع الأمور. كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله. ولو آمن أهل الكتاب لكان خيرا لهم، منهم المؤمنون وأكثرهم الفاسقون. لن يضروكم إلا أذى، وإن يقاتلوكم يولوكم الأدبار ثم لا ينصرون. ضربت عليهم الذلة أينما ثقفوا إلا بحبل من الله وحبل من الناس، وباءوا بغضب من الله وضربت عليهم المسكنة. ذلك بأنهم كانوا يكفرون بآيات الله ويقتلون الأنبياء بغير حق، ذلك بما عصوا وكانوا يعتدون. صدق الله العظيم. أعوذ بالله من الشيطان الرجيم. تبارك الذي جعل في السماء بروجا وجعل فيها سراجا وقمرا منيرا، وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا. وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما. والذين يبيتون لربهم سجدا وقياما. والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما إنها ساءت مستقرا ومقاما. والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما. والذين لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق ولا يزنون ومن يفعل ذلك يلقى أثاما. يضاعف له العذاب يوم القيامة ويخلد فيه مهانا إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات وكان الله غفورا رحيما. ومن تاب وعمل صالحا فإنه يتوب إلى الله متابا. صدق الله العظيم.
وای گەورە پاداشتی محەممەد وەلی و بانام بژار بداتەوە. ئێستا داوا لە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی دەزگای نوری حیکمە دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەیەک. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. لا سرت هذا بنابي أنجمني بالاي دزقا پڕ بەخێر هاتنی هەموو ئامادەبوانی بەڕێز دەکەم لە برایان و لە خوشکان. خی گەورە پاداشت خێرتان بداتەوە و هەروەها دەستخۆشیم لە بەشی بەهرەداران لە برایان و لە خوشکان کە بەڕاستی ماندوون هەم لە بەرپرسی بەشەکە و هەم لە ئەندامانی بەش و هەم لە مامۆستایانیان لە برایان و لە خوشکان کە بەڕاستی کارێکی زۆر قورسیان پێڕاست پێدرا کە ئەویش هەڵسوکەوتکردن و پەروەردەکردنی گرنگترین توێژ لە قوتابیان کە ئەوانش بریتین لە بەهرەداران. خی گەورە پاداشت خێریان بداتەوە و پیرۆزبایی لە بەشداربووانی پێشبڕچەیەکە دەکەم. خی گەورە لە هەمویان قبول بکە چونکە هەر کەسێک کە هاتە ناو پێشبڕچەی قورئانی پیرۆز بێگومان سەرکەوتووە بە ئەزر و پاداشت و بە تایبەتیش پیرۆزبایی لە سەرکەوتوانیان دەکەم. خی گەورە سوبحانەهو وتەعالە هەمویان سەرکەوتوو بکە لە دنیا و لە قیامەت، هەمویان ببنە مای چاوڕۆنی هەم لە بۆ دایک و بابیان هەم لە بۆ ئێمەش. بەڕێزان، دیارە بەهرەدار هەروەکو لە ناوەکەی دیارە خی گەورە سوبحانەهو وتەعالە فەزلێکی زیاتری لەگەڵ کردیە لەگەڵ غەیری خۆی، کەواتە بەهرەیەکی زیاتری پێبەخشیە. ئیتر ئەوە لە خودی خۆی نعمەتێکە، بەڕاستی نعمەتێکە پێشوەختە لە سەردایک و بابی ئەو قوتابیە، لە سەردایک و بابی ئەو منداڵە و ئەو کوڕە و ئەو کچە. بەڵام دیارە ئەو بەهرەیە ئەگەر بێت و بە جوانی هەڵسوکەوتی لەگەڵ نەکرێ و بە شێوەیەکی ڕاست و دروست ئاراستە نەکرێ، ئەوە لە نێوان دوو حاڵەتە: یانەوە تە لە جێ خۆی کەب دەبیتەوە نامینێ، یانەوە تە لەوەش خراپتر ئەوەیەکەوە ئەو بەهرەیە لە بۆ کاری خراپ بەکاردەهێنرێ. خوا پەناماندا ئەو کاتە ئەو خراپەی بە کەسێکی بەهرەدار دەکرێت، بە کەسێکی ئاسایی ناکرێ. خوا پەناماندا. بەڵام ئەلحەمدولیلا ئێمە قسەمان زیاتر لەگەڵ ئەوانەیە کە ئەو دایک و باب بەڕێزانەی کە ئەلحەمدولیلا لە خەمی منداڵەکانیاندان بە بەڵگەی ئەوەی کە هێنایتیان لە بۆ ئێرە بە مەبەستی ئەوەی کە لە خزمەتی قورئان و سنەتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم پەروەردە بن. و دیارە یەک لە ئەو هۆکارانەی کە ئێمە لە بەهرەداران بەکاری دەینین لە بۆ ئەوەی کەوا زیاتر پەرە بەو بەهرەیان بدرێتن بابەتی پێشبڕچێ و مسابقات. لەبەرەوەی بەڕاستی یەک لە سوودەکانی پێشبڕچێ ئەوەیە کە ئەو کەسەی کە داخلی پێشبڕچێ دەبی هەوڵدا هەموو بەهرەی خۆی و هەموو تاقەی خۆی بەکاربینی، کە ئەوەش بە حەقەت شتێکی زۆر گرنگە. زۆر جاران ئینسان لە حاڵەتی ئاسایی زۆر تاقەی تێدا، بەڵام لەوانەیە بە خەیاڵی دانەهاتێ بەکاری بینی، یاخود تەمبەڵی و سستیەک دەیگری، بەڵام لە خلالی بەشداریکردنی لە پێشبڕچەیەکدا بە تەئکید دێتن ئەو تاقەی کەوا بزرە و شاراوەیە بەکاری دەینی و ئینجا دەزانی خوای گەورە چه بەهرەیەکی پێدایە. واتە لە خلالی پێشبڕچێ ئینسان بەڕاستی خۆی دەناسی، کە خۆی ناسی جارێک و دوو جار و سێ جار لێ دەبیتە مەلەکە، ئیتر ئەو تاقەیە بەکاردەینی، ئەو تاقەیە بەکاردەینی. ئەوە یەک لە سوودەکانی پێشبڕچەیە بەڕاستی. و هەروەها کاتێکەوە ئینسان پێشبڕچێ دەکا و بەتایبەتی منداڵیش، یەک لە سوودەکانی پێشبڕچێ ئەوەیە کە ئەو منداڵە بەڕاستی لایەنی کۆمەڵایەتی بەهێز دەبی، زیاتر تێکەڵاو دەبی. چونکە یەک لە گرفتەکان کە بەڕاستی هەندێک لە منداڵان هەیتیان گۆشە گیرە، زۆر تێکەڵاو نابی. لە خلالی ئەو پێشبڕچەیە ناچارە زیاتر تێکەڵاوی لەگەڵ ئەو کەسانە بکە کەوا داخلن ناو پێشبڕچەیەکە، کە ئەوەشیان بەڕاستی شتێکی زۆر زۆر گرنگە. بەڵام ئەوەی کە لای ئێمە گرنگە ئەو پێشبڕچەیە لە چبی. طبعا مەسەلەی پێشبڕچێ هەموو ئینسانێک ڕوحی تەنافوسی تێدایە، هەموو ئینسانێک ڕوحی منافەسەی تێدایە، بەڵام ئەو ڕوحەی لە سلانێک بەکاردەینی. ئایا لە منافەسەکردن
لە بۆ دنیا و خۆشیەکانی دنیا و پارە و پولی دنیا کە حەقەتەن پێشبڕچەیەکی مەذموم و گلەیی لێکراوە خاوەنەکەی ئەو پەڕی تووشی دوورکەوتنەوە دەبی لە خوای گەورە سوبحانەوە تەعالا دوورکەوتنەوە لە مەسیر و چارەنووسی لە قیامەت و هەروەها ئەو کەسە زیاتر صفەتی حەسادەت و صفەتی عەداوەت و صفەتی منافەسەی غێر شەریف و ئیلا ئاخیر لەو صفاتە مەذمومانەی لێ دێتە جێ بەڵام کاتێکەوە ئەو ڕوحی منافەسەیە ئاراستە کرا بە ئاراستەیەکی ڕاست و دروست و بە تایبەتیش لە خزمەتی قورئانی پیرۆز دابی بەڕاستی ئەوە ئەو منافەسەیە کەوا بە ئیزنی خوای گەورە بەنیازی گەیشتن بە بەهەشتە و ئەو ئاەتەی لەسەر جێبەجێ دەبی وفي ذلك فليتنافس المتنافسون کەواتە منافەسەیەکی مەمدوحە منافەسەیەکە کەوا خوای گەورە سوبحانەوە تەعالا هانمان دەدا کە بەو شێوە منافەسە بکەین هانمان دەدا وسابقوا إلى مغفرة من ربكم وسارعوا إلى مغفرة من ربكم لە ئەو جێگانێک کە خوای گەورە باز لە منافەسە دەکاتن کە بەڕاستی ڕەزامان وایە منافەسە لەسەر قورئانی پیرۆزیش یەک لەو وارانەیە کەوا بەحەقەت منافەسەیەکی ئەو پەڕی مەمدوحە بە خێری دنیا و قیامەتی ئەو متەنافیسە تەواو دەبیتن یەکێک لە ئەهدافەکانی ئەو منافەسەیە ئەو کەسەی کەوا لە مسابقاتی قورئانی بەشدار دەکات لە خلالی ئەو هەموو خوێندنەوە و مراجعەکردنەی لە بە قورئانی پیرۆز قورئان لای خۆشەویست دەبی چونکە بەڕاستی هەر کەسێک چەندی مولازەمەی هەر شتێک بکات لە نەتیجەی مولازەمە لە نەتیجەی لەگەڵ ژیان خۆشەویستیشی لەلا دروست دەبی کە خۆشەویستی لا دروست بوو ئینجا هەوڵ دەدا تێی بگا کە هەوڵیدا تێبگا ئەوجا هەوڵدا جێبەجێ بکە لە نەتیجەدا خۆشەویست دەبی لای خوای گەورە سوبحانەه وتەعالا وەکە خۆشەویست بوو لای خوای گەورە سوبحانەه وتەعالا ئەوەش بەڕاستی ئەو پەڕی هەدەف و مەقسەدی بەرزی مسلمانە کەسێک کافیە کە خوا خۆشی بوێ کە خوا خۆشەویست وەکو لە حەدیث پێغەمبەر صلی الله علیه و سلم داهاتیە ئەهلی ئاسمان خۆشیان دەوێ ئەوجا و قبولیش لەسەر ڕووی زەوی لە بۆی دادەندرێ لێ بەڕێزان زۆر گرنگە ئێمە هەم وەکو دەستگا بە تایبەتی ئەو برا خوشکانێکەوە لە خزمەت بەهرەدارانن و هەروەها هەم وەکو دایک و بابیش کە خوای گەورە ئەو فەزڵەی لەگەڵ کردینە ئەو منداڵە بەهرەدارانەی پێبەخشینە هەوڵ بدەین منداڵەکانمان پەیوەستکەین بە قورئانی پیرۆز بە هەموو شێوەیەک بە هاندان بە قسەی خۆش و هەروەها لەوەش گرنگتر بە خۆمان بە تایبەتی ئەوەی کە مامۆستایە ئەوەی کەوا دایک و بابی ئەو منداڵەیە بە عەمەلی لە پێش چاوی ئەو زیاتر لەگەڵ قورئانی پیرۆز بژیێ تاوەکو چاوی لێ بکات بەرەوەی منداڵ لەو قۆناغەدا بەڕاستی مامۆستا و دایک و باب لە بۆ ئەو قودوەن لێیە زۆر گرنگە ئێمە کە ئەوان هان دەدەین بە خۆمان لە پێش ئەوان بین بە تەئکیدەوە ئەگەر نا بەڕاستی کاتێکەوە قسەکانمان لەگەڵ کار و کردەوە و ژیانی ڕۆژانەمان تێک نەکاتەوە واللهی زمان حاڵ بەهێزترە لە زمانی مەقالمان زمان حاڵمان کەوا واقعمانە و هەڵسوکەوتمانە بەهێزترە لە زمانی مەقالمان کاتێکەوە بە تەنها بە قسە ئامۆژگاریان دەکەین ئیتر لە خوای گەورە دەپاڕێینەوە خوای گەورە ئەو منداڵانە هەم لە بۆ بەڕێستان هەم لە بۆ ئێمەش بیکاتە چاوەڕۆی دنیا و قیامەتمان بەڕاستی جێگای دڵخۆشیە کە ئەلحەمدوللیلا ئێستا ئەو کوڕە و ئەو کچەمان کاتێکەوە ئەو قورئانە خوێندەوە بەو شێوەی سبحان الله بەو خوێندنەوەی کەوا هەز دەکرد لە دڵەوە دەردەچی بە شێوەیەک بەو ڕاست و دروستیەی کە فێری بووە واللهی جێگای دڵخۆشیە جێگای دڵخۆشیەکەوە ئینشاءالله لە پاشی ئێمەش ئەو خەیرە بەردەوام دەبی بە ئیزنی خوای گەورە ئەو خەیرە بەردەوام دەبی بە ئیزنی خوای گەورە لە خوای گەورە دەپاڕێینەوە خوای گەورە ئەو منداڵانەمان بکاتە چاکترین خەلەف و چاکترین نەوە لە دوای ئێمە کەوا لە دوای مردنیشمان بە ئیزنی خوای گەورە خێر و سەدەقات بە بەردەوامی لەو ڕێگایەدا لە بۆمان بێ خوای گەورە هەموو لایەکتان موفەق بکە دووبارە بەخێر بێن خوای گەورە موفەقتان بکە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين خوای گەورە پاداشتی جەنابی کاک دکتۆر عەبدوڵڵا بداتەوە بەڕێزان ئێستا بینەری دیکۆمنتاریەک دەبین لەسەر ناساندنی دەستگا فەرمون باپەیەکەوە بینەری بین نوری حکمە دەستگایەکی پەروەردەی و ڕۆشنبیری قازانجنەویستە
کاردەکا لەسەر پەرەپێدان لە بواری پەروەردەیی و زانستی و فێرکردن و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری قورئانی. لە بەرواری 18 2007 لە یەکگرتنی دوو دەستە و ڕێکخراوێک لەسەر دەستی ستافێکی شارەزە و بە ئەزمون لە ژێر ناوی سەنتەری حیکمە لە شاری هەولێر دامەزرا کە دواتر ناوەکەی گۆڕا بۆ دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری. دەستگا خاوەن مۆڵەتی فەرمیە لە هەردوو فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند و دەستەی دامەزرێنەرانی تایبەت بەخۆی هەیە. دیدی نووری حیکمە بوون بە پێشەنگ و سەرچاوەیەکی کاریگەر لە بواری خزمەتکردن بە قورئانی پیرۆز و پەروەردە و ڕۆشنبیری گشتی و ئاشناکردنی کۆمەڵگە بە چەمک و بەها باڵاکانی ئاینی ئیسلام لە پێناو بەدەسێنانی ڕەزامەندی خوای گەورە پاشان خزمەتکردنی گەل و نیشتیمان. پەیامی نووری حیکمە خزمەتکردنی کۆمەڵگە لە ڕێگەی پێگەیاندنی تاک بە پەروەردەی قورئانی. نووری حیکمە جگە لە نووسینگەی دەستگا و لقەکانی چەندین بازنەی لە خوارلقەکان کردووەتەوە کە بە بەردەوامی خول و چالاکی قورئانی پیرۆزی تەدا بەڕێوە دەچێت. دەستگای نووری حیکمە استراتیژیەتی وایە کە پێویستە موسڵمانان هەموو کات تواناکانیان یەک بخەن. بۆیە لە ساڵی 2009 بنکەی ئیستیقامە لە هەولێر و لە ساڵی 2019 ڕێکخراوی حیکمە لە دەڤەری ڕاپەڕین هاتنە ناو پرۆژەی نووری حیکمەوە. لەبەرەوەی توێژی مناڵ و نەوجەوانان داهاتووی هەر کۆمەڵگەیەکن. دەستگا گرنگی زۆری پێداون. ساڵانە بەتایبەت لە پشووی هاوین لە پاڵوانەی فێربوونی پیتەکان و پرۆگرامی پەروەردەیی چەندان خول و سیمینار و خێوەتگەی زانستی و چالاکی وەرزشیان بۆ ڕێک دەخرێت. هەروەها لە مانگی ڕەمەزان پرۆژەی چاکەکاری تایبەت بە قوتابیان لە ماڵەوە ئەنجام دەدرێت کە پێکهاتووە لە چەندین پەرستش و کار و چالاکیەکی پەروەردەیی. یەکێکی تر لە سەرەکی ترین کارەکانی دەستگا گرنگیدانە بە لەبەرکردنی قورئانی پیرۆز. بۆ ئەم مەبەستە پرۆگرامێکی تایبەتی بۆ ماوەی 8 ساڵ داڕشتووە. لە پاڵ تەجوید و خوێندنی وانەی پەروەردەیی قوتابیان قورئانی پیرۆز لەبەر دەکەن. بۆ ئەو قوتابیانەشی کە تا مەزرۆترن و توانای لەبەرکردنیان زیاترە بەشی تایبەتی بەهرەدارانی کردووەتەوە کە لە ماوەی 3 ساڵیان کەمتر تەواوی قورئانی پیرۆز لەبەر دەکەن. دەستگا ساڵانە هەڵدەستێ بە ئەنجامدانی پێشبڕکێی قورئانی پیرۆز لە ئاستە جیاوازەکان. ئەمە جگە لە هەڵسەنگاندن و بەخشینی بڕوانامە بەوانەی کە هەموو قورئانی پیرۆزیان لەبەرە لەلایەن لیژنەیەکی تایبەتی سەربەدەستەی قورئان لەبەران. دەستگا گرنگی دەدا بە مۆڵەتی دروست خوێندنەوەی قورئان کە لەلایەن دەستەی باڵای ڕاستاندنی قیراءاتی قورئانی پیرۆز سەرپەرشتی دەکرێت. سپاس بۆ خوددا ساڵانە لە نووسینگە و سەرجەم لە قوبازنەکان بە سەدان قوتابی لە خوشکان و برایان ڕشتەی پەیوەست لە ڕیوایەت و قیراءەتە جیاوازەکان وەردەگرن. دەستگا گرنگی تایبەت دەدا بە بەرەو پێشبردن و بەرزکردنەوەی ئاستی زیاتری ئەندام و مامۆستایانی. بۆیە لەم پێناوەدا ئەکادیمیای نووری حیکمەی ڕاگەیان کە کۆمەڵێک تەوەر و بابەتی جیاواز و هەمەلایەن لە خۆ دەگرێت. جگە لەم کارانە دەستگا بە بەردەوامی هەڵدەستێ بە برەودان بە بیری ئەلوەسەتیە و پتەوکردنی پەیوەندی لەگەڵ دەستگا و ڕێکخراوە هاوشێوەکان، هەروەها سازدانی خول و سیمینار و پانێڵ و پێشانگای کتێب و خولی ئۆنلاین و چالاکی وەرزشی. ئەمە جگە لە نووسینی چەندین کتێب و بڵاوکراوە لە بوارە جیاجیاکان. ئەمەش لە پێناو پەرەپێدان و بەرەو پێشبردنی توانای ئەندام و مامۆستا و قوتابیانی دەستگا بە تایبەتی وە سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگا بەگشتی. هەموو ئەم کار و چالاکیانش بە پاڵپشتی دارایی خێرخوازان و بەشداری ساڵانەی خولەکان ئەنجام دەدرێت لەلایەن پۆلێک لە خۆبەخشان لە برایان و خوشکانەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. میوانانی بەڕێز دووبارە بە خێراتنتان دەکەین یاخۆ بە خێربێن سەرچاوان. بەڕێزان دیارە ئێمە لە دەستگای نووری حیکمە ئەو کار و ئەو ئەرکانەی کەوا پێویستە کەوا جێبەجێیان بکەین و پێیان هەردەستین یەشێک لە کارە هەرە گرنگەکان بریتە لە لەبەرکردنی قورئانی پیرۆز و الحەمدولله ساڵانە پۆلێک لە قوتابیان پۆلێک لە مامۆستایانمان دەتوانن یعنی بەشێکی باش لە قورئانی پیرۆز دەبەرکەن و ساڵانە هەیتمان کەوا دەبیتە حافظ و حافظە الحەمدولله لە برایان و لە خوشکان. جا بەڕاستی یەکێک لەو پێشبڕچێ هەرە گرنگانە کە بەڕاستی ئێمە لە نووسینگە گرنجێکی تایبەتی پێدەدەین پێشبڕچەی بەهرەدارانە
و بەگشتیش بەشی بەهرەداران خصوصیت و تایبەتمەندی خۆی هەیە وەکو کاک دکتۆر لە وتەکەی ئاماژەی پێدا. جا ئەو پێشبڕچێیە لە خوشکان و لە برایان 156 بەشداربووی لە خۆ گرت. ینی 156 قوتابی بەشداری ئەو پێشبڕچێیان کرد لە قۆناغی یەکەم، چونکە ئەو پێشبڕچێیە بە دوو قۆناغ بەڕێوە چوو. لە قۆناغی دووەم 59 قوتابی توانیان بگەنە قۆناغی دووەم، و لەو 59 قوتابیەی 38 قوتابیان توانیان ئەلحەمدولیلا پلەی یەکەم و دووەم و سێم بەدەست بین و سەر بکەون. جا بەڕاستی ئەوە جێی دەستخۆشیە و جێگای دڵخۆشی مەشە. ینی ئەلحەمدولیلا کە ئێمە لێرەینا کە جەنابتان منداڵەکانتان دەینە ئێرە بە هیممەتی مامۆستایان بووە بە هیممەتی ئەو خوشکوبرانە لە کارژێڕی و لە بەشەکان دەستخۆشێکی گەرم لە زەنابتان و لەوانیش دەکەین، چکە بەڕاستی ئێمە منزومەیەکی متەکامیلین پێکەوە، هەم دەبی ئێوە وەکو دایک و باوک وەکو سەرپەرشتیاری ئەو قوتابیانە هاوکاری ئێمە بن و ئێمەش لێرە درێغی نەکەین و هەموو هەوڵێک بخەینەگەڕ لۆ پێگەیاندنی تاکێکی بەرهەمدار و مثمیر لە بۆ کۆمەلگا. جا بەڕاستی ئەوە یەکێکە ئەوەی کە ئێستا ئەمە لۆی دانیشتینەوە وەکو دەرێ ئاهەنگی لۆ دەجێڕین، ئەوە یەکێکە لەو ئیشانە کەوا ئەوە بەرهەمەکەیتی. ینی وەکو دەرێ ئەوە چونکە بەڕاستی ئێمە لە بەشەکانی دیکەش و لەگە لە بەرکردن لایانی تەجوید و لایانی ئیمانی و لایانی علمی تەثقیفی هەموو ئەوانەی قوتابی ئیش لەسەر دەکەین، چونکە بەڕاستی ناکرێ ئێمە بەس تەنها ئیش لەسەر حیفظی قوتابی بکەین. ئەوە بەشێکە گرنگی و ئەهمیەتی خۆی هەیە، بەڵام لەگەر ئەوەشدا لایەنی علمی لایەنی ئیمانی و جوان خوێندنەوە و تێگەیشتن و تێفکرین و ڕامان لە قورئان هەموو ئەوانە بەخول بە دەرز بەوانە ئەلحەمدولیلا بە هاوکاری ئەو مامۆستا ئەو ئیداریە بەڕێزانە خوای گەورە پاداش خێریان بداتەوە، ینی ئەو شتانە هەمووی پێکەوە ئەنجام دەدرێ ئەلحەمدولیلا. جا بەڕاستی یعنی ئەوەی کە وەکو دەرێت لە جەنابتان ئێمە داوا دەکەین ئەوەیە کە دوعای خێرمان لە بۆ بکەن و پاڵپشتیمان بکەن. ئەگەر بێت و خەلەلێک هەبی لە بۆ نمونە ئێستاکە ئەو کارە با بڕە، ئێمە بەڕاستی ئەلکەمال لله کەمال لە بۆ خوایە، نارێن ئەمە لێرەینە بێپەڵەینە بێ هەڵە و بێپەڵەینە، هەڵەمان لەوانەیە هەبی بەڵام عەمدینی ئەلحەمدولیلا و کارەکانمان نەقسی هەیە بەڵام ئەمە جوودیشمان کردیە. بەڵام ئەوەی کە گرینگە بەڕاستی یعنی لە کۆتاییەکەی بای ئەوەندەمان لە بۆ بێلنەوە کە بەشەرین و هەڵە دەکەین. ئەوە یەک. دووەمینیشیان دوعای خێر و هاوکاری زەنابتان، ئەوە زۆر زۆر گرینگە. یعنی وەچی باسم کرد ئێستا ئەو بێکارەباییە ئەوە یەکێکە لەو کێشانەی کەوا ڕوبەڕووی نووسینگە بوویتەوە. یعنی ئەگەر چ بەلایانی مادی بی، چ بەلایانی معنەوی بی، چ بە قسەکی خێر بی، چ بە هاوکاریەک بی، چ بە دوعایەکی خێر بیتن، هاوکارمان بن خوای گەورە مۆفەقمان بکات لۆ ئەوەی بەسەر ئەو کێشە و گرفتانە دازاڵ بین. لە کۆتاییدا دووبارە بە خێراتنتان دەکەین، یاخۆ بە خێر بێن سەرچاوان. والسلام عليكم ورحمة الله وبركاته. خوای گەورە پاداشی مامۆستای بەڕێز بداتەوە. داوا لە بەڕێز مامۆستا تاڕق دەکەین بفەرمێت بۆ خوێندنەوەی ناوی قوتابیانی یەکەم و دووەم و سێم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الذي جعل أهل القرآن من أهله وخاصته ورفع منزلتهم على سائر الناس وأحاطهم بفضله ورحمته، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. بەڕێزان هەروەک مامۆستا سعەد ئاماژەی پێکرد ئەمە بە دوو قۆناغ ئەو پێشبڕچێیەمان بەڕێوە برد. قۆناغی یەکەم کچان بەتەنێ کردیان و کوڕانیش بەتەنێ لە ڕێکەوتی 1 و 2 مانگ لەگەر 5 و 6 مانگ
لە مانجی هەشت ئەو پێشبڕچەیە قۆناغی یەکەم بەڕێوە چوو کە تیایدا 122 قوتابی کوڕ بەشدار بوون لەگەڵ 34 قوتابی کچ لە گشت ئاستەکان و بۆ قۆناغی دووەم 59 قوتابی بەسەرکەوتن توانیان بگەنە قۆناغی دووەم و بۆ پێشبڕچەی دووەمی لە قۆناغی دووەمیش 38 قوتابی توانیان پلەی یەکەم و دووەم و سێیەم بەدەست بێنن و بۆ بەرچاوڕوونی بەڕێستیشتان ئەو قوتابیانەی کەوا نمرەیان لە خوار نەوەتا ناومان نەخستینە ناو پلەی یەکەم و دووەم و سێیەم و بڕواناوەمەشمان بۆ دروست نەکردینە بۆ بەرچاوڕوونی بەڕێستان ئێستا داوا لە بەڕێز کاک دکتۆر عەبدوڵڵا دەکەین بفەرمێت بۆ پێدانی بڕوانامە و دیاری بەو قوتابیانێکەوە یەکەم و دووەم و سێیەم بووینە لە ئاستی نیو جوزئی و یەک جوزئی و دوو جوزئی قوتابی ئاستی نیو جوزئی توانیتی پلەی یەکەم بەدەستبێنێ ئەمانی سەروەر سادق بە نمرەی 99.6 دەرچووە بە پلەی یەکەم قوتابی ئەیمەن ئەحمەد قادر بە نمرەی 96.5 دەرچووە بە پلەی دووەم لە ئاستی نیو جوزئی ئەیمەن ئەحمەد قادر عليكم السلام قوتابی محەممەد صالح عەبدوڵڵا لە ئاستی نیو جوزئی دەرچووە بە پلەی سێم بە نمرەی 96 محەممەد صالح عەبدوڵڵا ئاستی یەک جوزئی قوتابی ئەنەس عەلی حەیدەر بە نمرەی 99 دەرچووە بە پلەی یەکەم ئەنەس عەلی حەیدەر قوتابی ئەحمەد خالید حەیدەر بە نمرەی 98.5 دەرچووە بە پلەی دووەم ئەحمەد خالید قوتابی بەڵێن عەبدوڵڵا حوسێن لە ئاستی یەک جوزوو دەرچووە بە پلەی سێیەم بە نمرەی 97.5 بەڵێن عەبدوڵڵا ئاستی دوو جوزئی جوامێر محەممەد جەعفەر بە نمرەی 99.5 دەرچووە بە پلەی یەکەم ئاستی دوو جوزئی قوتابی نوها ئارام عومەر بە نمرەی 97.5 دەرچووە بە پلەی دووەم نوها ئارام عومەر قوتابی لە ئاستی دوو جوزئی سێ قوتابیمان توانیتیان پلەی سێم بەدەستبێنن بە نمرەی 97 لەیان ئیدریس جەرجیس لەیان ئیدریس جەرجیس قوتابی دانا گۆران نادر بە نمرەی 97 دەرچووە بە پلەی سێیەم دانا گۆران نادر قوتابی مستەفا محەممەد فەریق بە نمرەی 97 دەرچووە بە پلەی سێیەم لە ئاستی دوو جوزئی
خۆی گەورە پاداشت تا تۆ کاکتۆری باس داوا لە بەڕێز مامۆستا ئەسعەد دەکەین بەڕێوەبەری پەروەردەی نووسینگە با بێت بۆ پێدانی بڕوانامە و دیاری بەو قوتابیانەی ئاستی 3 جوزئی و 4 جوزئی و 5 جوزئی کە توانیتیان یەکەم و دووەم و سێم بن. ئاستی 3 جوزئی قوتابی سنة الله قەیس عەباس بە نمرەی 98 دەرچووە بە پلەی یەکەم. دوو قوتابیمان یەکەم بووینە خوشک و برانە هەردووچیان سنة الله قەیس عەباس أرقم قەیس عەباس حصل على مركز الأول في مستوى 3 أجزاء. قوتابی عائشة يوسف بنمري 96.5 دەرچووە بە پلەی دووەم. حصل على مركز الثاني في مستوى 3 أجزاء. قوتابی يمان كوسرة خالد بنمري 93 دەرچووە بە پلەی سێم لە ئاستی 3 جوزئی. يمان كوسرة خالد. ئاستی 4 جوزئی قوتابی أيمن صلاح الدين محمد بنمري 98 دەرچووە بە پلەی یەکەم. أيمن صلاح الدين محمد بنمري 98 دەرچووە بە پلەی یەکەم لە ئاستی قوتابی سوهەیب ساسان بنمري 97.6 دەرچووە بە پلەی دووەم. قوتابی باخان بشار محەممەد ئەمین دەرچووە بە پلەی سێم لە ئاستی 4 جوزئی. سێ قوتابیمان دەرچوینە بە پلەی سێم لە ئاستی 4 جوزئی کە تێکڕای نمرەکەیان 95.5. قوتابی باران بژار محەممەد ئەمین بە نمرەی 95.5 دەرچووە بە پلەی سێم. قوتابی ئەنەس دلاوەر حامید بە نمرەی 95.5 دەرچووە بە پلەی سێم. ئەنەس دلاوەر حامید. ئاستی 5 جوزئی ئەو قوتابیانەی کەوا توانیتیان پلەی یەکەم بەدەست بێنن سێ قوتابین لە ئاستی 5 جوزئی. جەنان یوسف ڕەشید جەنان یوسف ڕەشید بە نمرەی 99 دەرچووە بە پلەی یەکەم. حصل على مركز الأول في مستوى 5 أجزاء. عبد الله محمد فريق بنمري 99 دەرچووە بە پلەی یەکەم لە ئاستی 5 جوزئی. سێ قوتابیمان یەکەم بووینە بە نمرەی 99. علی عەبدوڵڵا سابر بە نمرەی 99 دەرچووە بە پلەی یەکەم. علی عەبدوڵڵا سابر. قوتابی لاوەند غالب بورهان بە نمرەی 90 دەرچووە بە پلەی دووەم. خۆی گەورە پاداشتی
مامۆستا ئەسعادی بەڕێز بداتەوە. داوا لە بەڕێز مامۆستا سیان دەکەین بێت بۆ پێدانی بڕوانامە و دیاری بەو قوتابیانەی کە لە ئاستی 6 جوزئی و 7 جوزئی و 8 جوزئی توانی تیامپلەکانی یەکەم و دووەم و سێم بەدەست بێنن. ئاستی 6 جوزئی قوتابی ماریە قەیس عەباس بە نمرەی 96.5 دەرچووە بە پلەی یەکەم. قوتابی ستایش سامان جاسم بە نمرەی 96 دەرچووە بە پلەی دووەم لە ئاستی 6 جوزئی. لە ئاستی 7 جوزئی وەفاستار عەوڵە بە نمرەی 93 دەرچووە بە پلەی یەکەم. وەفاستار عەوڵە بە نمرەی 93 دەرچووە بە پلەی یەکەم. قوتابی ئەمین یونس ئۆمەر بە نمرەی 91.5 دەرچووە بە پلەی دووەم. ئەمین یونس ئۆمەر لە ئاستی 7 جوزئی دەرچووە بە پلەی دووەم. ئاستی 8 جوزئی قوتابی ئەحمەد هێمن تاهر بە نمرەی 99.3 دەرچووە بە پلەی یەکەم. ئەحمەد هێمن تاهر بە نمرەی 99.3 دەرچووە بە پلەی یەکەم. قوتابی ڕەمەضان شاخەوان ئەسعەد بە نمرەی 94 دەرچووە بە پلەی دووەم. ئاستی 9 جوزئی قوتابی ئەنەس کەیفی ڕەمزی بە نمرەی 99 دەرچووە بە پلەی یەکەم. ئەنەس کەیفی ڕەمزی بە نمرەی 99 دەرچووە بە پلەی یەکەم. قوتابی سارا سعدی مستەفا بە نمرەی 97.7 دەرچووە بە پلەی دووەم. سارا سعدی مستەفا. ئاستی 10 جوزئی قوتابی شیفا ستار عەوڵە بە نمرەی 99 دەرچووە بە پلەی یەکەم. شیفا ستار عەوڵە. قوتابی ئەیمەن محەممەد ئەمین بە نمرەی 98 دەرچووە بە پلەی دووەم. ئەیمەن محەممەد ئەمین لە ئاستی 10 جوزئی دەرچووە بە پلەی دووەم بە نمرەی 98. قوتابی مەڕوە یەحیا خضر بە نمرەی 94 دەرچووە بە پلەی سێم. دوو قوتابیمان پلەی سێمیان بەدەستینایە، مەڕوە یەحیا خضر لەگەڵ محەممەد وەلی شەمسەددین. ئاستی 14 جوزئی قوتابی محەممەد نەمیر مەحموود بە نمرەی 98 دەرچووە بە پلەی یەکەم.
لە ئاستی چواردە جوزئی محەممەد نەمیر مەحموود بە نمرەی 98 دەرچووە بە پلەی یەکەم. مەریەم خەسرۆ ڕەحمان بە نمرەی 97.5 دەرچووە بە پلەی دووەم. خی گەورە پاداشتی بەڕێز مامۆستا سیام بداتەوە. داوا لە هەر یەک لە بەڕێزان مامۆستا ڕێبوار و مامۆستا ئەسما دەکەین بفەرمونون بۆ پێدانی بڕوانەما بۆ پێدانی دیاری بەو قوتابیانەی کەوا یەکەم و دووەم و سێم نەبووینە بەڵام توانیان سەرکەون بۆ ئاستی دووەم. ئاستی نی جوزئی عەبدوڵڵا یەحیا توانیتی نمرەی 91.5 بەدەست بێنێ. عەبدوڵڵا یەحیا. قوتابی میهرەبان میهرەبان بە نمرەی 92.5 میهرەبان ئەوە ئاستی نیو جوزئی بوون. ئاستی یەک جوزئی قوتابی سومەیە شێرزاد توانیتی نمرەی 96 بەدەستبینی بەڵام لە یەکەم و دووەم سێم نەبووە. قوتابی ڕۆنیا حەسەن ئەنوەر توانیتی نمرەی 94.75 بەدەست بێنێ. ڕۆنیا حەسەن. قوتابی ئەلین شوان نمرەی خواردنەوەتیان بەدەستینایە قوتابیانە. ئیسرا سڵاح ئەحمەد ئیسرا سڵاح عائیشە شێرزاد ئیسرا ئەو ئیسرایە عائیشە شێرزاد ئاستی دوو جوزئی قوتابی وەردە خالید سەعید توانیتی نمرەی 95.3 بەدەست بێنێ بەڵام لە یەکەم و دووەم سێم نەبووە. حەنان کۆسرەت ساڵح 94.3 بەدەستێنە. ئایا خالید سەعید خواردنەوەتی بەدەستێنایە. ئایا خالید سەعید. ئاستی سێ جوزئی ئاری گەیلان توانیتی نمرەی 92 بەدەست بێنێ بەڵام لە یەکەم و دووەم سێم نەبووە. ئاری گەیلان. عەبدولباست بابان ئەوی شەرتوانیتی نمرەی 92 بەدەستبینی. لە ئاستی چوار جوزئی قوتابی سروشت سەرباس توانیتی نمرەی 91.8 بەدەست بێنێ. 91.8 سروش سەرباس. قوتابی خەندان محەممەد سەلام
توانیتی نمرەی 90 بەدەستبێنێت. أحمد يحيى آستي حوض جزئي محمد كا ومجيد عبد الرحمن هجار. محمد كا ومجيد عبد الرحمن هجار. آستي هش جزئي محمد يحيى مولود. مريم يحيى مولود. مولود. مريم يحيى مولود. آستي دا جزئي قتابي عبد الرحمن هادي جوهر. محمد شيرزاد عبد الله. محمد شيرزاد. قتابي أحمد محسن حمد أمين لآستي تسواد جزئي توانيتي سركي بقناغي دوم بلا من قناغي دوم ليكم ودوم سير نبرو خواهي كورا پاداشتي ما مستقبل ورسبلاتو. عبد الرحمن هادي. عبد الرحمن هجار. نهات الموسم. وای گەورە پاداشتی مامۆستایانی بەڕێز بداتەوە. داوا لە قوتابی ستایش سامان دەکەین بفەرمێت دڵمان ئارام کاتەوە بە خوێندنەوەی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز. أعوذ بالله من الشيطان الرجيم. لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة. أصحاب الجنة هم الفائزون. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم. هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر. سبحان الله عما يشركون. هو الله الخالق البارئ المصور له الأسماء الحسنى. يسبح له ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم. خوای گەورە پاداشتی ستایش سامان بداتەوە. بەڕێزان بەم ئەندازەیە ئاهەنگەکەمان بە کۆتا دێنین و دووبارە سێبارە بەخێر هاتنتان دەکەین و خوای گەورە پاداشتی ماندووبوونتان بداتەوە لە کەم و کورتیەکانمان ببوون. وەسسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.